دەستخۆش با گوێمان لە شعرێکی تر بێت مامۆستا بەسەر چاو چاو نێش ئەم شعرە بە ناونیشانی هاواری ئازادی ژن. باش ئەستێرەی ئازادی هاواری ئازادی ژن. ئەستێرەی ئازادی لە پشت ڕەشە هەورەکانەوە هاواری نامورادیدا بە گوێی ئەهلی جەهل و بەردا. گوێی ئەم گەلە گیراوە بە تاڵەمێوی نەریتی مەرگ بەخشدا. ئەو گۆرانی بۆ عیشق و ئاوازی بۆ ژیان دەچڕێ. ئێمەش لە قیمەی بێقیمەتیدا ترپەمان لە دڵی بڕێ. سپی نابێتەوە ڕووی تاریکی هیچ پیاوێ بە خۆڵی سەرگۆڕی هیچ ژنێ. ئەخلاق بە گولە و جانکێشان ناکڕێ، هەر وەک دەڵێن مەل بە باڵێ نافڕێ. ناردم نامە بە کۆتری بەفرا تا خۆی ببینم نەک مەرگی، خوێن نەبینم لە بەرگی. نەهات تا تیریاندا لە جەرگم لە جەرگی. هەواڵی کۆچی ڕەشی لە مانگی عەیش و ئازار بە عالەم گەیاند. هەواڵی کۆچی ڕەشی لە مانگی ئێش و ئازار بە عالەم گەیاند. پرسەی ئازادی بە تەواری دڵسپیدا گەیاند. بیست بەهار بوو بەر لەم بەهارە لە پاییز چرۆی کرد گوڵپەری. ساڵ 22 هەزارەی سێ بوو هەر لە بەهار بە نەمری وەری. ئەو هەردەی لە ژێر پێی ئیماندای نەدا و چان نەدا هەناسەی شادی. نەوەستایی تا بیست خولدی کەچی لەگەڵ خۆر بێ ئیمان ڕۆیشتی و نەوەستای. کەچی لەگەڵ خۆر بێ ئیمان ڕۆیشتی و نەوەستای. ئەی دێوەزمە ژن کوژەکان حاشا دەکەم لە پیاوەتیتان. بۆ لە وڵات و دێ هەم لە قەڵا بۆ گیانی مێ دەبنە بەڵا. بۆ لە وڵات و دێ هەم لە قەڵا بۆ گیانی مێ دەبنە بەڵا. کەی فێری واتای ژیان دەبن بەهۆی ئێوە بەر لەگەڵا. هەزاران گوڵە ماریا وەریا بەهۆی ئێوە بەر لەگەڵا. هەزاران گوڵە ماریا وەریا. دەست خۆش بێت مامۆستا. جەنابتان لە ئەم شعرتان تایبەت بوو بە کوشتنی ژنان. ئێستا وەلو لە تەوەرەکە لاین بەڵام شعرەکەی تۆ باسی ئەوەی کرد بە ئێمەش تۆزێک لەسەری بڕین. لەم ساڵانەی دواییە کوشتنی ژنان زۆر بووە. ئەمە ئەگەڕێتەوە بۆچی وەکو شاعیرێک کە کاریگەری هەبێ لەسەر کۆمەڵگا؟ بەڵێ ئێستاک ئێمە بگەڕینەوە سەر بابەتە سەرەکیەکە لێەوە ڕۆشنایی بخینە سەر پەیامی مانای شاراوی واتای شاراوی ئەم دەقا شێرە. ئێمە وتمان شعر و ئەدەب و هونەر بێ کاریگەری هەبێ لەسەر کۆمەڵگا. لەسەر کوێی کۆمەڵگا؟ لەسەر دامەزراوەکانی، دامەزراوەی ئاینی، دامەزراوەی کەلتوری، دامەزراوەی ئابووری، دامەزراوەی سیاسی، دامەزراوەی کۆمەڵایەتی. کۆی دامەزراوە کۆمەڵایەتیەکان لە ژێر کارتێکەری شعر و ئەدەب و هونەر دابێت. ئەمەش دەستەبژێرێکی گەشە بە خۆدراو سەرکەوتوو دەبێت بەو ئەرکەی کاریگەریە. واتە شعر شاعیر نووسەر پێویستە دەستکاری دامەزراوە کەلتوریەکان بکە، دەستکاری بڕگە کەلتوریەکان بکە. یعنی ئەوەی کە
ئەوەی کە خەڵک دەقی پێوەگرتووە خۆی پێوەگرتووە لە ڕۆژانە دووبارەی ئەکاتەوە لە تێگەیشتنی بەرامبەر ڕەگەزی بەرامبەر لە تێگەشتنی بۆ ئافرەت تێگەشتنی پیاو بۆ ئافرەت تێگەشتێکی لاساییانەیە کوڕ سەیری باوکو و مام و خاڵەکانی ئەکات ئەوان تێگەشتنیان چۆن بێ بۆ ئافرەت بەو ڕێگەیان ئەویش هەر هەمان تێگەشتن کۆپی پەیست ئەیڵێتەوە بەرجەستەیەکە و ئێستا وایە ئێستا وەکو ساڵە ئەم جیلە جیاوازینێ لەگەڵ جیلی هەشتاکان و جیاوازێکی ئەو تۆی نییە جیاوازەیەکی ڕێژەی زۆر کەمی هەیە بەڵام لە ئاستی ئەو هەموو ساڵانەی تەمەەن ڕۆیشتووە لە ئاستی ئەو پێشکەوتنە خێرایی کۆمەلگای جیهانیە کۆمەلگای کوردی لە دواوەیە کەلتوری ینی بەشێکی لە کەلتور دوو بەشە بەشی معنەوی و بەشی مادی واتە بەشی نامادی و بەشە مادیەکەی ئەو کەلوپە لە کەلتوریانن کە لە خێزانی کوردەواریدا بەکاردەهێنرێن باشە لە ژیانی ڕۆژانەدا بەکاریان دێنێ ئەو کەرەسە و کەلوپەلانە هەر لە جلوبەرگ و قاپ و قاچاق و کەرەسە و کۆمەڵێ کەلوپەلی ناوماڵ و شوێنەکان بەڵام بەشە نامادیەکەی بەشە معنەویەکەی معریفەیە ئەو تێگەیشتنەیە ئەو تێهەزرینەیە ئەو تێڕوانینەیە ئەو ڕوانگەیە کە لە ناو مێشکی پیاوەکاندایە بەرامبەر بە ئافرەت و لە مێشکی ئافرەتدایە بەرامبەر بە پیاو کاتێک کە پیاو وا تێگەی کە ئافرەت بۆ خزمەتی پیاو دروست کراوە لە ماڵەوەکو خزمەتکار سیرێکە لە مەتبەخ ئیجباریەکە کە هەر ڕۆژە و داوای خواردنێکەکە هەر ئەمری بەسەراکە بۆ پەرداخی ئاو ناتوانێت خۆی هەڵسێ پەرداخاوەکە بخوا لە گۆڕانکاری نیە لەوەی پێشوو نەخێر ئەم جیلەی ئێستا نەخێر بەس ئەوە بەزەم جیلاستەکەم باشتر بێت ئەم جیلا شاراوەتر تاوانەکانی خۆیەکە بەرامبەر بە ئافرەت تاوانبارەکە ڕەگەزی بەرامبەر ڕەگەزی بەرامبەریش ئافرەتیش تاوانبارە بەرامبەر ئافرەتیش پێویستە بە تێڕوانین و بیرکردنەوەی خۆیان بچێتەوە بەرامبەر بە پیاو پیاویش پێویستە بەو تێڕوانینە کەلتوریە دەق پێوەگرتووە ئێمە کە ئەڵێن کەلتور هەر شتێک دووبارە بووە چەندبارە بووە دەقی پێوەگرت و لەسەر ئەوە بەردەوام بووی دووبارە و کردەوە لاشعوری تۆ دووبارەت کردەوە وەکو گفتار وەکو ڕەفتار ئەوە بێ بە کەلتور کەلتورە بێ بە مۆرێک لە ژیان تا ڕۆژانە لە ستایلی ژیان تا لە هەڵسوکەوت و مامەڵە تا ڕنگ ئەداتەوە لە قسەکان تا ڕەنگەداتەوە لە کردەوەکان و لە ڕەتفعلەکان تا ڕەنگەداتەوە لە معایشە و ژیانکردندا لەگەڵ ڕەگەزی بەرامبەر ڕەنگەداتەوە پێویستە لە شعر و ئەدەب و هونەر دەستکاری ئەو بڕگە کەلتوریانە بکە کە پەیوەندی بە معریفە و ڕەفتار و گفتار و هەڵسوکەوتی پیاو بەرامبەر بە ئافرەت و ئافرەت بەرامبەر بە پیاو ئەمە بێ دەستکاری بکرێت کاتە مامۆستا تۆ ئیمانی بەوە هەیە لە چەپڵە بەدەستێ لێ نایرێ بەڵێ چەپڵە بەدەستێ لێ نادرێت ئەبێ هەردووچیان ئافرەتیش دەبێت تێڕوانینی ئافرەتیش نابێ وەکو دەخیلەیەک سەیری پیاوکە یان وەکو بۆدیگاردێک سەیری پیاوکە وەکو خزمەتکارێک سەیری پیاوکە بڵێ هەرچیم پێویست بوو ئەوە چێتە دەرەوە پارەم بۆ پیاکە بە ئارەزوی خۆمشتی پێ ئەکڕم بە چاولێکەری زیا ئیسرافی لە سەرشانی یەکەم ناچارێکم قەرزم بۆ بکە مەجبورە بمژێنێ نەفەقەم لەسەر ئەوە شەرع و قانون ئاوای داناوە قەیناکە بەڵام تۆ هاوبەشی ژیان تا ئەبێ دڵی پێی بسووتێ ئەبێ پەرۆشی بی خۆ تۆ ئامێرێک پیاو ئامێرێک نێ بەدەستی ئافرەتەوە دوجایش کاتە گرنگە ئەبێ هەردووکیان هاوسەنگی یەکتری بپارێزنی ئێمە ناڵێن پیاو بەسەر ئافرەت ئازاڵ بێیان ئافرەت بەسەر پیاوە زاڵ بێ ئێمەڵێن هاوسەنگی ئەو شەیە تۆزێ خۆش نێ بۆ بینی هەردووکیان گرنگە هەردووکیان وەکو هاوڕ بڵێ